شارتێس ئەم کاتتان باش ئێستا ئێمە لە گەرمیانین لە بەڕێوەبەرایەتی نەوت و سەرچاوە سروشتەکانیان کانزاکانی گەرمیان لەگەڵ بەڕێز یادگار فەتاح گفتوگۆکەین لەبارەی کارگەکانی چەولم لەسەر ڕووباری سیروان کە ماوەی چەند ساڵێکە چالاکوانان و ژینگە پارێزانی گەرمیان داواکەن ئەو کارگەی چەولمانە لا ببرێ لەبەرەوەی بۆتە هۆکاری تێکدانی ژینگەی ڕووباری سیروان بۆ ئەوەی ژینگەی سروشتی بۆ بگەڕێتەوە سەوزایی ناوچەکە نەشێنرێت. کاک یادگار فەرموو بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەم پرسەوە ئەگەر پێمان بڵێ چەند مانگێک پێش ئێستا ئێمە هاتین لەگەڵ تۆ گفتوگۆمان کرد داواکاری چالاکوانانی گەرمیانمان گەیاندە جەنابێ ئێوە چیتان لەسەر ئەو کارە کردووە یان گەشتون بە چی ئەنجامێک؟ دیارە دەرئەنجامی پلانێکی 4 ساڵی بەڕێوەبەرایەتیمان کە لە ساڵی 2010 ئەو پلاندانرا بە مەستی ڕێخستنەوەی کاری کانەکانی چەولم لەسەر ڕووباری سیروان بە چەند خۆناغێک ئەو پلانە جێبەجێ کراتەوەکو لە ساڵی 2021 داکە قۆناغی سێشمان تێپەڕانگەیشتنی قۆناغی 4 و کاتەش بە سوپاسەوە هەندێک پاڵپشتی بۆ پرۆژەکانە بۆ لایەن چالاکوانان و ڕۆژنامەنووسان و خەمخۆرانی ژینگە و لەگەڵ ژینگە دۆستان دوجار سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت لە سنووری ئیدارەی گەرمیان بە ڕێزن سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و خەمخەمەتە بەڕێزەکان و کارگەرەکان پاڵپشتیان پرۆژەون بۆی بتوانین کاری کانەکانی چەولم ڕێک بخێنەوە لە ناوڕاستی ئەم ساڵدا تا ساڵی 2021 کۆنووسیەکرا و بڕێری کۆتایی لەو بارەی و دراکە برتی بلەوەیکە سەرجەم کانەکانی چەولم لەسەر ڕووباری سیروان کارکردنیان بگۆڕدرێت بۆ کارکردن بە شێوازی کەسارەوەتە ئەو سەربەردانی کە کەڵەکە بوون لەسەر ڕووباری سیروان بەکار بهێنرێت و بۆ بەرهەمێنانی جۆرەکانی چەو بحس و لم بە هەموو شێوازەکانی بەکارهێنانیەوە بۆ مەبەستەش ئێمە دواتریش نمونەی کەسارەکان ماوەگەردنادان بۆ تاقیکەی مرکزی گەرمیان دواتر نەتیجەکان دەرچوون کە بەڵێ ئەو جوارە مادانە شیاوان بۆ بەکارهێنانیان بۆ هەموو شێوازەکانی سوودی وەرگرتنیان بڕیارەکە لەو کاتەوە درابووی کەسارەکان یان خاوەنی خەسارەکان فریاوە کۆن کە خوان ڕێک بخەنەوە دەست بەکارکردن کە لە سەرای ساڵەوە بڕیارەکە لە یەکێکی 2022 دووارە جێبجێکردنەوە کە کۆی خاڵەکان یاخود بڕیارەکانی کۆنووسەکە برتێلەوەی کارکردن بە شێوەی کەسارە بەردەوام دەبێت ئەو کانانەی کە کەساریان نابێت ڕێگان پێ نادرێت کار بکەن بە هەموو شوەیەک ئەو پێداویستانی کە بۆ کارکردن وەکو تێکەڵە ڕێگە پێدراون پێشرۆک و حەفارە و هەزاز و هەندێک لەو پێداویستانە ئەوانە ڕێگای پێ نادرێت لەسەر ڕووباری سیروان کار بکەن بە هەمان شێوە بۆ پاراستنی بەرژەوەندی ئەو بەڕێزانی ئەو خاونکارانەی کە لێون بڕیادرابووی کە ڕێگە نەدرێت لم و چەوی تەبیعی واتەوەی کە بە شێوازی تەبیعی دەرهێنێت لە ڕووباری سیروان و ناشکێنێت ڕێگە نەدرێت هاوردەی سنووری ئیدارەی گەرمیان کرد بۆی بەرهەمەکانی ساغ بکرێتەوە ئیدارەی گەرمیان هەموو پاڵپشتێکیان کە لە کەدا هەن ناچار بکرێن بۆی کە بەرهەمی موادی کەسارە بەکاربێن هەم دیسان بۆ پاڵپشتیکردنیان بۆ ساکردنەوەی بەرهەمەکانیان لەگەڵ کارگەکانی بلۆک و ئەوانەی کە پێیان وترێ خەواتی مرکزی و کۆنکرێتی ئامادەکرا و بەرهەمیان یاخود ئامادەیەکەن بڕیارەکە تاوەکو ئێستاکێ بۆ شێوازەیەوە ئەوەندەی کاتما بێت تقریباً دە ڕۆژێکی تر ئەوانەی کە مۆڵەتیان هەیە بەردەوام لە کارکردن بە شێوەی خۆیان بەڵام لەو بەروارەوە بە هیچ شێوەیەک ڕێگان پێ نادرێت بە پێی بڕیارەکە. زۆر باشە کاک یادگار ئەگەر پێمان بڵێ ئێوە مەسحێکتان کردووە یان ئامایەکتان هەیە بە شێوەی خەمڵاندن کە لە گەرمیان چەندێک پێویستان بەو موادانە هەیە و ئەم کەسارانە موادەکان پڕ ئەکاتەوە؟ ئێمە یەک واقع هەیە لە سنووری ئیدارەی گەرمیان بنزیکەی 45 کانی چەولم کارەکەن لە 150 کەمتری بەرهەمی ئەو کانانە بۆ سنووری ئیدارەی گەرمیانە بەشێکی زۆر بۆ سنووری دەربەنخان و سلێمانیە چێتەوانی کاکەون ئەو زۆنەوە و بەشێکشی بۆ سنووری جەلەولا و خانەقین و شوێنەکانی تری سنوور لەگەڵ ئیدارەی گەرمیانە ئاچن هەموو سنووری ئیدارەی گەرمیان بنزیکی بە 15 کانی چەولم یاخود بە 15 تۆمەڵی کەسارە پێداویستەکانی پڕەکرێتەوە بەڵام ئێمە بۆ هاندانی هاوڵاتیان بۆ هێستی کار لە سنوورەکەی بەردەوامی هەبێت و سنوورەکانی تریش بتوانن بەپێی ئەو موادانەی کە هەیە سوود وەرگن ئێمە ڕێگەمانداون بۆ هەمویان کار بکەن ئێستاش ڕێگە بە هەمویانە دەین کە بە شێوازی کەسارە کار بکەن ئەنی ئەحتمال نەکرێت سەرێ پێ هەیە بەڵێ موادی پێویست هەیە ئێستاش ئەو مادەی کە کۆکراوەتە لەلایەن کانەکانی چەولمەوە کە ئینتاجیان کردووە بەدڵنیەوە بە نزیکەی 3 بۆ 4 مانگتر بەس موادی تەبیعیمان ماوەتەوە کە بفرۆشی هاوڵاتیان توان بەکاری بێنن لە ئەسنای ئەو 3 بۆ 4 مانگە کاری کەسارەکان توان دەست پێ بکەنەوە و
موادی مکەسریش بەرهەم بێن هەچەند ئێستا ئەمە نزیکی 6 یا 7 کەسارمانە کە موادی کەسارە بەکارێنن ئیشی پێەکەن و زۆربەی ئەو ڕێگاوبانانەی کە لە سنووری کەلاکردن هەموو مواد مکەسری بەکار هاتووە و بەپێی تاقیقەی پشکین تاقیقەکە کە ئێمە کردومانەوە ڕاوێژ لەگەڵ تاقیقی بیناسازی سەرجەم ئەو مادانە گونجاون بۆی کە بۆ سەقفی خانوو بەکاربێنرێت بۆ بناغی خانوو بەکاربێنرێت بۆ مەسی دروستکردنی بلۆک بەکاربێنرێت بۆ کۆنکرێتی ئامادەکراوە بەکاربێنرێت بۆ شیشدار و بێشیش بەکاربێنرێت هەمووانە بەپێی پشکنی تاقیقەی سەرمێنراوە. موادانە نرخی موادی کەسارە نرخی گرانتر نییە لە موادە سروشتیەکە یان نرخەکانی جیاوازێکی نییە. نرخەکە لەسەر تەڵەبی ڕۆژ لەسەری دەسەوێت بەڵێ ڕاستە کەسارە تێچووی زیاتری هەیە هەر لە کڕینەکە و تێچووی تێچێت هەر پێداویستی لە کارەبە و دەستی کارەوە ئەرکی گرانتر دەبێت بەڵام یەک واقعەیە کە بێ هەمومانەوە بزانین ئێستا هەموو جیهان مشکلەی ژینگە هەیە ینی ئێمە ئێستا پیسبوونی ژینگ لە جیهانە بۆتە بابەتێکە وڵاتەکان ساڵانە کۆنفرانس و کۆنگرەی نێودەوڵەتی لەسەر ئەنجامدرێتەوە بە ملیارها دۆلار بۆ مەوەستا خەرجەکرێتەوەتە هەموو تاکیەک ئێمە هاوڵاتی وەکو هاوڵاتیە کە پێویستمان بە بلۆک و چۆلم و چیمەنتۆ هەیە بازرگانان یاخ دۆبەرهێنەران کە پرۆژەی گەوریان هەیە لەگەڵ خاوەنکارەکە بێ هەمومان قوربانی بدەین بە پارەم قوربانی بدەین ینی ئەگەر چەند هەزارێک مترێکی لەم بچێتە سەرەوە ئەمە نکاتەوەی کە بە ملیارها دینار ناتوانین ژینگەی پێچ بکەین کاتە ژینگەش هەموو شتێکە ئێستا جیهان پارە قەدە خزمەتی ژینگەوە کە مرۆڤاتی خۆی وایە لە ژینگە کرد کاتێمە بە هیچ ملێر و ڕێگە بگرین لە تێکچوونی ژینگە بۆی نەوەکانی داهاتومان نەبنە قوربانی ئەو کارانی کە ئێستا کراون بە هیچ شێک ینی ڕەنگ لێ بێ ژینگە بە پارە چارەسەر نەکرێت لە ڕاستیدا بۆیە ئەمە شتێکی ئاسایی بەلای ئێمەوە ئەکرێ قوربانی بۆ بدرێت بەڵام قوربانیەکە بە پارەی باشە لەوەی ژینگێکی پیست بێت بە سەحەتی خۆت قوربانی بۆ بدەیت. کارە ئێوە دڵنیایی ئەدەن بەوەی کە ڕووباری سیروان ژنگێکی تەندروستی بۆ بگەڕێتەوە سەوزایی وە سروشتەکەی بۆ وای لێبێ بەکار بێ بۆ ئەوەی کە بۆ گەشت و گوزار و خەڵک جارێت ڕووی تێ بکاتەوە. پلانێکە دامانەوەی کە ڕووباری سیروان ڕێک بکرێتەوە ئەو هەموو شاخە بەردنی کە لەسەری هەیە لەوێ لەسەری نەمێنن تا ئەرزەکە ڕێکە بێتەوە و ئەگەر خی گەورە یاربێت لە ساڵین داهاتوو وەرزی بارانبادین دابارینێکی باشی بۆ ئافاوە بێت دووبار ڕێڕێی خۆی وەرەگرێت و موادی زۆر باشە نیشێت وەلایەنە پەیوەنددارەکانیش ئەرکی ئەوانە هەر لە گەشت و گوزار لە وەبەرهێنان لە شارەوانی و وحدەتدارەکان پێی سنووری خۆیان سیروان ئامادەی بۆی پرۆژێ تیاکرێت بەڵام خۆ ناکرێت هەموو ڕووباری سیروانش بێتە پرۆژە و کاتە پرۆژەش مەرجی خۆی هەیە جێگەی خۆی پێویستی هەیە ڕەنگە لە هەموو ڕووباری سیروان گریمان لە سەدەی بەکارهێندا بۆ پرۆژێک گەشتیاری بەڵام خۆت ناکەتەوە بەس بڵێ لەبەر پرۆژێک گەشتیاری تیاکەم پێویستم بۆ شوێنە هەیە ئەی شوێنەکە خسووری شوێنەکە خۆی ئێوە زیندەوەرانەکە لێنەوە ئاوەکە هەن ئەی پێزبوونی ئاوەکە ئەی کاریگەری لەسەر کەمبوونەوەی گەیشتنی ئاو بە سەرچاوەکانی خۆی ینی بەپی وتەی بەڕێوەبەری ئاوی کەلار بوون پێشتر ئەگەر بە دوو کاتژمێر ئاو لە بەندای دەرمەخان گەشتێتە کەلار گریمان بە دوو کاتژمێر ئێستا 4 بەرامبەر و 3 بەرامبەر بۆتەوە بۆ ئەو ڕێگەیانی کە کارەکانی چۆلم کردوانە هەرچەند بەپی ڕێنمایەکان ئێمە ڕێگەمان پێ نەدان بەڵام بەڕاستی ناتوانراوەکو پێویست چاودێریان بکرێت فەرمانبەری پێویستمان نەبوو و ئیجراتی لەگەڵ هەمویان ناکراوە ئەم پلانێکە دامانە بۆی هەمەم ئیجراتانە سەرێشەی زۆری بۆ حکومەت و بۆ خەڵکیش دروست کردووە لەبەری کەسارە زۆر ئاسانە جەرمودی کۆکراوە ئامادەکراوە تەخمین نەکرێت یان دەفرۆشێتەوە پارەی کە دیاریکراوە لە وەزارە سامان سروشتیەکانەوە هەم بەڕێوەبەری ژینگە ئێمە داوا لێکم کە چاودێری کەسارەکانیش بکەن مەرجانیە بۆی فلتەری بۆ دابنن تەپۆتۆز دروست ناکات ینی ئەمانوێت ئەم قەرارە هەیە بدرێت ئێستا بێت یا خودە ساڵی دەریبێت ئێمە بەپێی ئەو مەسئولیەتی کە مەسئولیەتمان هەیە بۆ مەسئولیەتی خۆمان هەستان پێکرۆ پێ هەستاوین مانێ ئێستاە ئەمە ڕابگرین و ژینگەی ڕووبارەکە ڕێک بخێنەوە موادی پێویستیش لە سنوورەکە ینی بەدیلمان هەبوو ناکەم و قەرارێکمان داوێت هیچ موادێک لە سنوورەکە نەمێت و موادە دەرەوە بێت و گران بکرێت موادی مکەسرمان هەیە کە لە وڵاتانە بە شێوەیەکی زۆر باش بەکارهێنێ و عەلمیان سەلمێراوە کە موادێکی زۆر باش. زیادگار فەتاح بەڕێوەبەری نەوتوکانزاکانی گەرمیان کە ئەو زانیاریانەی بۆ بینەرانی شارپرس خستە ڕوو وەکو زانیاریەکانەوەیە لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕاگەیەندا پێویستە کە ژینگەی ڕووباری سیروان ڕێک بخرێتەوە و ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕیارانەی دەرکردووە بۆ نەخستنەوەی ژینگەی ڕووباری سیروان.